سەلاح الدین فاروق یاریزانی لاوی پارێزگای هەڵەبجە و یاریزانی تیپی کانی عاشقان بە جەڵدەی دڵکۆچی دوایی کرد. لەم راپۆرتەدا لەسەر زاری کەسوکار و هاوڕێکانیەوە بینەری نێنی و ژیانی سەلاح الدین فاروق دەبین. سەلاح الدین فاروق وەرزشکارێکی دیاری پارێزگای هەڵەبجە بوو. یاریزانی یانەی هەڵەبجە و تیپی وەرزشی کانی عاشقان بوو کە یەکێکە لە تیپە دیارەکانی پارێزگاکە. بەرەبەیانی هەفتەی مام دەروات بۆ نوێژی بەیانی پاش گەڕانەوەی لە نوێژ جەڵدەی دڵی دەدات و هەمان ڕۆژگیان لەدەست دەدات. بە یەکجاری هاوڕێ و یاریگاکانی لەم دنیا بەجێهێشت. کاک سەلاح الدین کوڕێکی دڵسۆز بوو لەناو کەس و کارمانە لەناو بەتایبەتی هاوڕێکانیە. یاریزانێکی نادی هەڵەبجەش بوو لە تیپی وەرزشی کانیشقانی ژیاریە کرد. سوپاس بۆ خی گەورە ئەهلی مزگەوت بۆ هەمومان لێ ڕازین وەکو عایلە و برادەر و دۆستەکانیشی و فەزلی خی گەورێ. وەڵای بە نەخۆشی کتوفڕ دوێنێ بەیانی چۆ بۆ نوێژی بەیانی لە مزگەوتی ئاشتی دوای نوێژ گەڕاوەتەوە تەجاڵ لە لێە و ئەمری خۆی. سەلاح الدین گەنجێکی دیندار و ئەهلی مزگەوت بووە. هەمیشە کەسێکی لێبوردە و ڕۆخۆش بووە لەگەڵ هەموو کەسێکدا. سەلاح الدین یەندە گەنجێکی بەڕەوشت بووە. هاوڕێکانی بە مەرگ و کۆچ یەکجاری تەواو نیگەران و بێتاقەت و غەمبارن. ئەوان بەدڵی پڕ لە کوڵ و حەسرەتەوە دەڵێن لە یاریگادا ناوبراوە کارێکی سەرکەوتنەکانیان بووە. لە مامەڵەشدا ئارام و لەسەرخۆ بووە بە شێوەیەک لە دڵی هەموواندا جێگەی خۆی کردبووە. ئەتوانم بڵێم یەکێک بوو لە کوڕە زۆر باشەکان لە ناو یاریگا ئەو کەسێکەوە یاری لەگەڵا کردبێ یا لە دژی بێ ئەزانێ کوڕێکی ڕێکوپێک بە ئەدەب خاوەن هەڵوێستی جوان زۆر جار چەند جار تووشی حاڵەتی ینی ناسایی بۆ ئەم کەسێکی ئەساب لەسەر خۆوە ڕێکوپێکیش بۆ لە نێو یاریگا لە دەرەوە یاریگەش کەسێکی هەمن بۆ ئەو کەسێکە هاوڕێ بوو ینیکە هەلاگا لە هەر کەسێکە هاوڕێتی کرد بێ کەسی خۆشەوی زۆر لە لای سپاس بەخواتوانم بڵێم لە ڕووی دین و ئیمان و نوێشکردن و ڕۆژوگرتنیش و عیبادەتی خی گەورەشەوە کەسێکی زۆر سەرکەوتوو بوو ینی لە ژیانە تا ئەو کاتێکەوە خی گەورە عیباتەوە بەلای خۆی. کاکە سەلاح الدین کوڕێکی گەنجێکی ڕۆخۆش، گەنجێکی دیندار، گەنجێکی ئەهلی مزگەوت، گەنجێکە بەدەستی خۆی پارەی حەڵاڵی پەیدا کرد لێرا دوکانی بووە. سەلاح الدین فاروق لە دایکبووی ساڵی 1997 بووە تا قۆناغی 12 ئامادەیی درێژەی بە خوێندن داوە. گەنجێکی کاسب بووە و چەندین جۆریشی کردووە بە تایبەت نانەوایی. ئەو کات یاریزانی یانەی هەڵەبجە بووە و لە ڕیزی یاریزانەکانی تیپی وەرزشی کانیشقان یاری کردووە. گەنجێکی ڕۆخۆش و دڵسۆز بووە و مەرگی لە ناکاوی برینێکی قوڵی لە دڵی هاوڕەکانیدا دروست کردووە. بە پێی زانیاریەکانی پەیام سەلاح الدین لاوێکی تازە پێگەیشتووی دیندار بووە و بڕێک پارەی کۆ کردووەتەوە. لای دایکی هەڵی گرتووە تا بتوانێت لە دەرفەتێکدا سەفەری سونەتی عەمرا بەجێبێنێ. بەڵام مەرگ دەرفەتی نەدا سەلاح الدین بە خۆزگە و خەونەکەی بگات و لە جێی سەردانی مەکە گەڕایەوە لای پەروەردگاری تاک و تەنها. سامر فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.